NRT بەردەوامە لەسەر بەدواداچوونەکانی بۆ گرێبەستە نەوتیەکانی حکوومەتی هەرێم لەگەڵ کۆمپانیا نێودەوڵەتیەکان. ئەم جارەش بەشێکی تر لە کەم و کورتی گرێبەستەکان ئاشکرا دەکرێن و دەخرێنە بەردەم داواکاری گشتی و پەرلەمانتاران و چاودێری دارایی بۆ ئەوەی بەدواداچوونی بۆ بکەن. بە پێی بەدواداچوونەکانی NRT دەرکەوت کە حکوومەتی هەرێم باج لە کۆمپانیا نێودەوڵەتەکانی نەوت وەرناگرێ لە کاتێکدا بەپێی یاسای نەوت و گازی حکوومەتی هەرێم پێویستە ئەو کۆمپانیایە سەر جەمجۆرەکانی باج بدەن بە حکوومەتی هەرێم. یەکێک لە گرێبەستەکانی نەوت تایبەتە بە کێڵگەی نەوتی تۆپخانە کە بە بلۆکی کەیسینۆ ناسراوە و دەکەوێتە ناوچەی گەرمیان لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و کۆمپانیای تالیسماندا ئیمزا کراوە. کۆمپانیای تالیسمان ئێنەرجی کۆمپانیایەکی کەنەدیە و لە ساڵی 1992 لە کەنەدا دامەزراوە. لە ساڵی 2008دا حکوومەتی هەرێم لە سەر وێبسایتی خۆی ئاماژەی بەم گرێبەستە کردووە. لە کاتێکدا گرێبەستەکە مێژووی ئیمزاکردنەکەی مانگی ئابی 2011 کە لەلایەن سەرۆکی حکوومەت و وەزیری سامانە سروشتیەکانەوە ئیمزا کراوە. ئەوەی تێبینی دەکرێت ئەو کۆمپانیایی لەگەڵ حکوومەتی هەرێم گرێبەستەکەی ئیمزا کردووە هەمان کۆمپانیا کەنەدیەکە نییە، بەڵکو بۆ ئەم گرێبەستە کۆمپانیایەکی تر لە ژێر ناوی تالیسمان بلۆکەی سیونۆ بەپێی یاساکانی هۆڵەندا دامەزرێنراوە و هەر لە وڵاتەش ئۆفیسی بۆ کراوەتەوە. لە بەشێکی تری گرێبەستەکەدا دەردەکەوێت کە ئەو کۆمپانیانەی لە گرێبەستەکەدا بەشدار دەبن لە سەر جەمجۆرەکانی باج دەبەخشرێن. هەروەها لە خاڵێکی تری گرێبەستەکەدا ئاماژە بەوە دراوە کە حکوومەتی هەرێم لە بری کۆمپانیەکان باج دەداتە بەڕێوەبەرایەتیەکانی باج لە هەرێمدا. ئەمە لە کاتێکدایە کە بەپێی بەشی یەکەمی مادەی چلەم لە یاسای نەوت و گازی هەرێم پێویستە بەڵێندەر یان هەر کەسێک کە پەیوەندی بە پرۆسەکانی نەوت دەبێ پێویستە ئەو باجانە بدەن کە لەلایەن حکوومەتی هەرێمەوە دەخرێتە ئەستۆیان. بەڵام لە بەشی دووەمی هەمان مادەدا هاتووە دەکرێت بە یاسا لە گرێبەستی نەوتدا لە باشدانی بەڵێندەر خۆش بن، بەڵام لەو گرێبەستانەی حکوومەت بەڵێندەرەکانی بەخشیوە ئاماژە بە هیچ یاسای نەکراوە کە بەچۆ هۆکارێک لە بەڵێندەرەکان خۆش بوون. بە پێی ئەو بەیاننامەی کە بە زمانی ئینگلیزی لە حوزەیانی 2008دا لەسەر ماڵپەری حکوومەتی هەرێم بڵاو کراوەتەوە، لە 160 پشەکانی ئەو کێڵگەیە بۆ کۆمپانیای تالیسمانە و لە 120 بۆ حکوومەتی هەرێمە و لە 120 بۆ لایەنی سێهەمە. بە پێی بەیاننامەکەش دواتر لەلایەن حکوومەتی هەرێمەوە ئەو لە 120 لایەنی سێهەم دەدرێت بۆ بەرهێنەرێکی تر. NRT بەردەوام دەبێت لە زنجیرە راپۆرتەکانی لەسەر گرێبەستە نەوتیەکانی حکوومەتی هەرێم و کۆمپانیا نێودەوڵەتیەکان. هەروەها لە ماوەی ڕابردووشدا لە زنجیرێک راپۆردا NRT تۆنێتی سەرفکردنی نزیکەی 10 ملیارد دۆلاری لە داهات و شیرینی نەوت ئاشکرا کرد.